چوارەمیان فإما ترين من البشر أحدا ئەگەر کەسانێکی خراپ کەسانێک کە تینووی دەنگ و باسی خەڵکن ڕێزم هەیە بۆ حرمەتم هەیە بۆ یەک بەیەکی جەنابتان وەڵڵاهی پیاوژنی وا هەیە کوڕکچی وا هەیە ئینسانی تینوو کە لە چلەی هاوینە تینوویەتی چەندە مشتاقی ئاوا دەنگ و باز دەخوازێتەوە ئەی حەزی بە قسەیە ئەی حەزی بەوەیە دەنگ و باسی یەکێکی بکەوێتە بەردەم و بڵاوی کاتەوە خوا فەرمووی ئەگەر لەم تنگانەدا کە ئێستا مەلۆتکەیەکی ساوا بە باوەشتەوە تۆ خۆشود نەکردووە خەڵکانێکی ئاوا سوێرە قسە هاتنە لاتەوە وتیان ئەمە لەکوێ بوو مەریەم ئەمە چ باسە دەبێ وەڵامی ئەوانە نەدەیتەوە جواب الأحمق السكوت وڵامی ئینسانی کەودەن و ناکەس بەچە و زۆر بڵێ و بوختانچی بەس ئەوەیە وڵامی مەدەوە دەمی بشکێنە بەوەی وڵامی مەدەوە لە داخانە ئەتەقێ حج وڵامی مەدەوە دەمی داخە بەوەی وڵامی مەدەوە بڵێ إني نذرت للرحمن صوما لن أكلم اليوم إنسيا ئەمڕۆ قسە لەگەڵ هیچ کەسێک ناکەم اليوم من ئێستا بارم ناتەواوە ئێستا دەروونم ناتەواوە زۆر خەمبارم لەم ڕۆژەدا قسە بۆ هیچ کەسێک ناکەم قسە لەگەڵ هیچ کەسێکا مەکە ڕوونکردنەوە بە کەس مەدە خۆ بڕوات پێ ناکەن خۆت هیلاک مەکە کاری خۆت بسپێرە بەخوا ئەم دەرسە بۆ ڕاگەیاندکارانە بۆ ئەوانەی ئیعلامین ئەمڕۆ ئەم ساڵانە ئەم ڕۆژانە لەبەر چای خۆماندا بینیمان خەڵکێک لەم لافاوانەدا خنکە منداڵی دەمانگانە تا ئێستاش نەدۆزراوەتەوە خەڵکێک هەیە کچەکەی پەنا بەخوا خوایە بەوە تاقیمان نەکەیتەوە خۆی کوشتووە کوڕەکەی خۆی کوشتووە وا لەسەر قەبرانە ئەو دایک و باوکە جەرگی دەقرچێ هیچ شتێک وەکو ئەولاد نییە لەو ناڕەحەتیەدا لەو جەرگ سووتانەدا کە دەڵێی لەسەر ئەم زەویە نییە سێرەکەی مایکێکی بەدەستەوە چێتە بەردەمی ئەو مناڵەت باڵای چەند بوو توخوا ئەوە پرسیارە من ئەوانم بینیوە مناڵێکی دەمانگانە لافاو بردوێتی و خنکاوە باوکەکەی دەڵێ ئەو مناڵەکەت باڵای چەند بوو توخوا ئەوە پرسیاری ئیعلامیە ئەو جەرگی سوتاوە پشتی شکاوە جەنازەکەی لەبەردەستانی تۆ باڵای مناڵێکی دەمانگانە بپرسی ئەرێ کێشی چەند بوو وەکو تەسکەری بۆ دەربێنی ئەرێ کچەکەت کێشەی لەگەڵ چیا هەبووە کێشەی سۆزداری و حەزلێکردنی هەبووە باوکێک لەسەر قەبران لەناو ئەو هەموو پیاوەیە کەسێک کەناڵێک کچێک کوڕێک ئەچێتە بەردەمی ماکێکی بۆ دەبە ئەوانە دەبێت دەمیان داخی بڵێ من هیچ قسەیەکم نییە بەس بڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون بڵێ لا حول ولا قوة إلا بالله من لەم دڵگەرمیەدا لەم مصیبەتەیە قسە بۆ هیچ کەسێک ناکەم بۆ هیچ کەسێک اليوم ئەمڕۆ دڵگەرمیە والله دواتر کابرا خۆی دەبینێتەوە دوای مەسافەیەک کە بە ئاگادێتەوە کە خوای گەورە سەبووریەدا کە مصیبەتەکە سوک دەبێ ئەحشۆ منم قسانم کردووە ئەوە منم واش ڕەژا بووم ئەوە منم وا دەکەم خۆی تەریق دەبێتەوە نەوەکانی تەریق دەبنەوە لەو ڕۆژانەدا دەمی ئەو ڕاگەیاندکارانە داخە ڕاگەیاندن دەبێت بەس شتێک نیشاندا کە بارێکی نەخوازرا و بەڵکو لە ئیعلامەکەیتەوە لە تەلەڤیزۆنەکەیتەوە لە مایکەکەیتەوە بگاتە دەسەڵاتدارێک بگاتە خێرەومەندێک بێ ئەم داماوە ڕزگارکە دەنگی خۆی ناگاتە خەڵک بەڵام بەخۆ ئەمانەی ئێستا زۆربەیان لەگەڵ ڕێزم بۆ هەموو ئیعلامیەک تەنها دەیانەوێت کەناڵەکەی دەوڵەمەند بێ تەنها فەیسبووکەکەی گەرم بێ ئەو حەقی ئەوەی نێتۆ پشتە شکاوە جەرگە سوتاوە قسەی بۆ مەکە بەڕێزم بە قسەی قورئان بکە